مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. پشوویەکی کورتمان لە تونون لیبن بەسەربرد لە ئوتێلێکی بچووکی نوێ داوەزین. نەخش و نیگارە تازەکانی هێشتا دەبریسکایەوە، تۆحفەیەک بوو لەو گۆڕا. ئوتێلێکی بۆنخۆش و پاک و خاوێن، دەتگوت بەرینەوە و سەراپای لە لوق و پۆ و گەڵای کەسکانقم بوو. لەو دی و ڕێگا گشتێکەوە گردێکی سەرسەوزی پڕ لە گوڵی کێوی بەرەو خوار نشێو دەبووە و لەو دیەوە دەگەیە شارۆچکەیەک کە لە ڕووناکێکی شین باودا مەلەی دەکرد. ئەمە ڕەنگی ئەو دەریاچەیە بوو کە ئاسمانی شینی گرتبەوە، باوەش و دەریاچەکەش لە ئاسماندا ڕەنگی دابەوە. شینی دەریاچەکە و شینی ئاسمان ئاوێتی یەکدی دەبوون، جیلوەیان بە یەکدی دەبەخشی، هەریەکەیان ئەویتریان پاراو دەکەن و هەردووکیان لە تەماشای هاوبەشدا ئاوێتە دەبن. لەم پانتاییە شین باوەدا هەورێکی یاخی سپی و بایەوانێکی نوکتیژ لە جوڵە دەکەون و چاوەکانم فریو دەدەن. بەختەوەرم، بەختەوەریەکی سادە، پاگوەک و سروەی بەیانی و سوزانی شەریکی بەختەوەریەکەمە و تەواوی دەکات. کە گەینا ئوتێلەکە دەبوا ناومان لە تۆماری ئوتێلەکەدا تۆمار بکەین. سوزان ویستی وشەی نووسەر بخەمەپاڵ ناوەکەم، بە خۆشحاڵیەوە داواکەیم قبول کرد. ئێستاوە هەز دەکەم کە مشتریانی ئۆتۆمبیلەکە بە مکوڕیەکی تایبەتەوە تەماشامان دەکەن و گوێ لە گفتوگۆکانمان دەگرن. ئەمەم لە گیان خۆشە. هەفتەی ڕابردوو هەوڵین پرۆڤە چاپکراوەکانی غەزەبم پێگەیی کە پڕیور ناردبووی. لە ئوتێلەکە لە هۆڵی پێشوازی دادەنیشم. دەست بە هەڵەچنی ڕۆمانی غەزەب دەکەم، دەیخوێنمەوە، دووبارە دەیخوێنمەوە، وشە ڕەش دەکەمەوە، وشە زیاد دەکەم بۆ ئەم دەقە پڕجۆش و دژەباوە کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر هەز دەکەم من لێی بەرپرسم. هەندێک جار بەدەم خوێندنەوەوە ڕستەیەک ڕام دەگرێت، سەرنجم ڕادەکێشێت، سەرسامم دەکات، بۆ ئەم ڕستەیی بەبیردا هاتووە، بۆ ئەم ڕستەیی نووسیوە. هەوڵ دەدەم ڕستەبەندی یەکەم دەستکاری بکەم، یا ئەوڵ ناوێک بگۆڕم، یا جێگۆڕکێ بە فەرمانێک بکەم. لە پڕهەز بە ترس لەم گۆساخی و جورئەتەی خۆم دەکەم. ئایا بە دەستکاریکردن و ڕازانەوەی ئەم باخە کێویە هەموو شتەکان ناشەوێنم؟ ئایا هەوڵی ڕاوەکردنی بیری گالار بە گوێرەی سەلیقەی خۆم ناکاتە خیانەت لە بیری ئەو؟ هەنێجار وام دێتە بەرچاو کە بە ڕەزامەندی گالار کار دەکەم و ڕێککەوتنێکی نهێنیمان لە نێواندایە. ئەو تەمەنەی کە ئەو نەیویستووە یان نەیتوانیوە بەسەری بەرێت، من لە جیاتی ئەو بەسەری دەبم. واتە من درێژەی ئەوم و بە شێوەیەکی ئاڵۆز و نهێنی ئامێز ئەو دەژنێمەوە، دەگێڕمەوە بۆ ژیان. هەرگیز باسی ئەم هەست و پەیوەندیە معنەویەم کە ئەفسونم دەکات و گەشکە بە ڕۆحم دەدات بۆ سۆزان نەکردووە. ئەم بەیانیە نامەیەکی پڕیورم پێگەی داوای کردووە کە فەسلی یازدەیەم کابڕێک درێژ دێتە بەرچاو دەستکاری و کورد بکەمەوە. سوزان با پێشنیازی پڕیور ڕازی بوو، منیش لە لای خۆمەوە پێم وایە هەردووکیان ڕاست دەکەن و حەق بەوانە. بەڵام توانای بڕیاردانی ئەم کارم نییە. هەز دەکەم ئەمە کارێکی نەکردنیە و مەسئولیەتێکی قورسە بە ئەستۆمەوە. نیگایەکی سەنگین بۆم لە کەمیندایە و چاودێری ئەم ڕەفتارە کفر ئامێزەم دەکات. بێدەنگێکی ترسناک دەوری مێزەکەم دەدات. بە چه حەقێ ئەو کارە بکەم؟ دوو دانە سەعاتە لە دڵی خۆمدا بەگەژ ئەم ترس و شەرمەزاریە ترسناکەدا دەچم. کات درەنگە، سەعات نزیکەی نیوەشەوە. شێی ئاو و پاراوی لق و پۆپ و گەڵا و پەلکێن نووسووە. لا پەنجەرە وازەکەوە دێتە ژوورەوە. گەنجانێک بە جلکی سپیەوە لە جادەکە تێدەپەڕن پێ دەکەنن. دەنگی تیژ و بە درێژایی کیژێک وەکو دەنگی پاڵندە لە گوێمدا دەنگ دەداتەوە. فلێکت شاڵەکەم بدەرەوە. دوای 2 ساعت کار 6 دێڕم لە دقەکە کوژاندەوە. وەکو دزێکی ناشی و تازەکار دەلەرزم تا حەسکەی شەکەت و ماندوو. لەگەڵ سوزاندا بە سواری بەلەم پیاسەیەکی ناو دەریاچەشین و بۆنخۆشەکەمان کرد. سەوڵم لێدەدا، سەوڵەکانم دەکرد بە نێو ئاوەکەدا کە وێنەی ئاسمانی دەنواندەوە. بەلەمەکە لە ژێر گوشاری بازوو سەوڵێدانەکەی مندا سەمای دەکرد و دەجوڵا. سوزان
با بەدەنی سپی باریک و شوشەوە لە بەشی پشتەوەی بەلەمەکەدا لەبەر تیشکی توندی خۆرەکە ڕاکشابوو وتی: جاک، ئەرێ لە ڕاستکردنەوەی پرۆڤە و نمونونەکان بوویتەوە نزیکەی 3 لاپەڕم ماوە. هەڵەی زۆری تایە؟ هەڵەی چاپی تایە؟ تەنیا هەڵەی چاپ؟ بەڵێ، دەمەوێت کتێبەکە وەکو خۆی بمێنێتەوە، وەکو چۆن ئەو بیری کردوتەوە، وەکو چۆن نووسیوێتی بەو ئاواییە بمێنێتەوە. ئەو نەبیری کردوتەوە نە هیچی نووسیوە، هەموو کتێبەکە کاری تۆیە و تۆ خاوەنی هەموو شتێکی. تەمەشای سوزانم کرد، زانێم قسەکانی ئەو دروستن، ئاسمان و ئاوەکەی دەوروبەرمان یەک ڕەگەزیان پێکهێناوە. ڕەگەزێکی ناجێگیر، ڕەگەزێک جۆرەها ڕەنگی زێڕینی ئاگرین سێبەری پاراوی سەوزی دەنواندەوە. ئێمە بەسەر درۆیەکی تەبیعەت و سروشتەوە لە مۆڵەقدا بووین لەم دنیایەدا کە بە ئارەزوی خۆم بەلەمم داژۆ هیچ شتێکی جێگیر مای دڵنیایی یان دیاریکراو نەبوو. وێنەی ئایندەی خۆمم بە وردی لە بەرچاو بوو. وتم: ڕاستە، هەر بەڕاستی قەناعەتم وایە کە خۆم ئەم کتێبەم نووسیوە. بەڕاستی وا بیر دەکەمەوە وەکو بەشێکی زیندوو بە نرخ لە خودی خۆم. شانازی پێوە دەکەم و خۆشم دەوێت. گالار دەکاتە کێ؟ ئایا تۆ ڕۆژێ لە ڕۆژان پیاوێکت بەونەوە ناسیوە؟ سوزان وتی: من جگە لە تۆ هیچ پیاوێکم نەناسیوە. ئایا بەدەر لەو ئومێدەی کە یەکترمان خۆش بووێ پێکەوە ژیا بووین؟ ژیانی ئێمە بەو ئومێدە دەستی پێکرد. سوزان وشەکانی تۆ لەو تەنیاییە بێسنوورەدا، لەو بێدەنگیە بێپایانەدا وەکو وشەی خوایی بەسەرمادە دەبارێ. وازم لە سەوڵەکان هێنا، کڕنوشم بۆ برد، لە بەردەم تا بە چۆکدا هاتم. ئەژنۆ سارد و ڕووتەکانتم لەژێر کراسەکەتەوە ماچ کرد. سوزان وشەکانی تۆ لەو تەنیاییە بێسنوورەدا، لەو بێدەنگیە بێپایانەدا وەکو وشەی خودایی بەسەرمادا داباری. وازم لە سەوڵەکە هێنا، کڕنوشم بۆ بردی، لە بەردەم تا بە چۆکدا هاتم. دوای ئەوە بێ هیچ قسەیەک کەوتمە سەوڵ لێدان بەرەو کەنداوێکی چکۆلا کە ژێرەکەی تەژی بوو لە بەردی سپی. بەناو ئەو شەفافیەتە پرشنگدار و ڕەخشانە کەوتین. ماوەیەکی زۆر مەلەمان کرد، بەڕادەیە کە جستەی خۆمان لەبیر کرد. لە ئاوەکەدا چواینەوە، بووین بە دڵۆپێک لەو هەموو ئاوە، بووین بە کەمۆکەیەک لەو هەموو بیر و ئەندێشانە. بەلەمێکی ماتۆردار لە دوورەوە تێپەڕی. بەشە پۆلای یەک لە دوو یەکەکانی جموجۆڵێکی ئارامی بە بەلەمەکەی ئێمە بەخشی. بەلەما ماتۆڕیەکە لە دوای خۆیەوە هێڵێکی کەفی سپی بەجێهێش کە لە ژێر تیشکی هەتاوەکەدا چاوێک دەدرەوشایەوە و پاشان دادەمرکایەوە. هەر هەموو ئەو ڕووداوانە ئاسایی بوون، بەڵام نازانم بۆچی وا هەز دەکەم کە ئەو ڕۆژە لە بنیادی ژیانمدا ڕۆژێکی زۆر بنەڕەتی و بناغەیی بووە. هەز دەکەم ئەو ڕۆژە هەزاران ڕووداوی هێشتا پێشبینی نەکراو ڕوون دەکاتەوە و یەکێک دەبێت لەو چاو ئەنداز و خەونانەی لەم دنیایەدا لەگەڵ خۆمی دەپەم. دوای ئەوەی بۆ ئوتێلەکە گەڕاینەوە، سوزان لە ژوورەکەی ڕاکشا و منیش چوم بۆ هەڵی پێشوازی تا کار لەسەر پرۆڤەکان بکەم و تەواویان بکەم. یەکێک لە کیژۆڵەکانی ناو ئوتێلەکە 3 جاران با پێشمان ڕەت بوو تا بەدزیەوە چاودێریم بکات و بزانێت چی دەکەم. بەدەم کونجکاویەکی بە نەزاکەتەوە دەچلایەوە، هەناسەی لە خۆی دەبڕی. ئەوسا لە ناکاوە بە منی وت: قوربان، من لە تۆپێکی پینگ پۆنگ دەگەڕێم، تۆ نەدی تۆتەوە؟ گۆناکانی سوور بوونەوە لێوی گەست. نەخێر کیژەخان، من هیچم نەدیوە. ببوورە قوربان، بەباری زەحمەت نەبێ. ئایا تۆ کار لەسەر کتێبەکەت دەکەی؟ چۆنت زانی؟ دەرگاوانی ئوتێلەکە پێیوتم کە تۆ نووسەریت، چەند حەز دەکەم منیش ببم بە نووسەر. چەند خۆشە مرۆڤ هەندێک لە خەونەکانی بخاتە کتێبەکە و بیری خەڵکانی تری پێ دەوڵەمەند و فراوان بکات. ئیدی بە دروستی لە بیرم نەماوە کە چ وەڵامێکی ئەم کیژۆڵە تا مەزرۆیی ئەدەبمدایەوە. بەڵام باسی ئاریشە و دژواری و دەردەسەریەکانی نووسین و داهێنان، باسی ئیلهام و کە نووسەر ناچار دەکات چەند وشەیەک لەسەر زەرفێک یان لەسەر بەرگی ڕۆژمێرێک تۆمار بکات، باسی ئەو کێشماکێشەی کە هەندێک جار لە نێوان نووسەر و بۆ نمونە وشە و ویرگۆلاندا چێ دەبێ، باسی ئەو نیگەرانیە دەرونەی کە نووسەر بەنانبەر با هەوڵین بەستە پرۆڤا کە هێشتا هەڵمی مرەکەبی تازی لێ هەڵدەستێ و ئاوساوە و هەرچی بەبیری نووسەردا هاتووە بۆ هەتایە جێگیر بووە. باسی هەموو ئەوانم بۆ کرد و وتم: ئیدی کتێبەکە لێرەدا تەواوە، خۆی بوونی خۆی هەیە، هیچ پەیوەندێکی بە منەوە نامێنێ. ئیدی ناتوانم هیچ شتێ بۆ ئەم کتێبە بکەم، کتێبەکەش ناتوانێت هیچ کارێک بۆ من بکە. دیارە ئەمە بۆ هەردوو لامان حیفە. هەموو ئەو قسانم یەکبین و هێندا بە ئاو و
وتاو دڵسۆزانە و ڕازگۆیانە کرد کە تا ئێستاش سرم لە خۆم سوڕماوە تەنانەت 1 ساتیش هەستم نەکرد کە خۆم و ئەو کیژە کونجکاوە فریو دەدەم. کیژۆڵەکە بەڵێنیدا هەر کە کتێبەکەم بڵاو بووە کەوتە بازاڕەوە بیخوێنێتەوە. ئەو ساڕۆیی دوای تۆزێک لە ژوورەکەی تەنیشتمەوە گوێم لە دەنگی سووکی تۆپی پینگ پۆنگ بوو کە بەر ڕەکتەکان دەکەوت. ئێوارە لە کاتی شێودا هەمان ئەو کیژەم بینی لەو سەری هۆڵی نان خواردندا لە پشت مێزێکی گەورە و لە ناو خانوادەیەکی دەنەفەریدا دانیشت بوو. دۆستا بچکۆلەکەی من لە ناو چەند کوڕێژگە و کچۆڵەیەکدا ون ببوو. بە دزیەوە بزەیەکی بۆ کردم بابی شتێکی پێوت بەڵام ئەو وەڵامی نەدایەوە. بێگومان ئەم کیژۆڵەیی بیری لە من دەکردەوە. کاتێ لەگەڵ سوزاندا مێزەکەمان جێهێشت بە بەردەم ئەو خانەوادەیەدا تێپەڕین. ژێراوژێر پێدەکەنین و بە ئانیشکیان بە یەکیانەوە دەژەند و یەکیان ئاگادار دەکردەوە. لە پشتەوە گوێم لە دەنگی کیژۆڵەکە بوو دەیگوت ئێوە هەمووتان گەوجن هیچ شتێک تێناگەن. بەیانی ئەمڕۆ پرۆڤەکانم بۆ پێریور ناردەوە. هەنووکە بێکار ماومەتەوە. زۆر نیگەرانم. هەموو میوانەکانی ئوتێلەکە لا هۆڵە گەورەکە و لە ژووری پێشوازی و لا ژوورە بچکۆلەکەی پینگ پۆنگ و بلیاردی ڕووسیدا خڕبوونەتەوە. هەندێکیش لە دەوری بارومەترەکە وەستاون تا باری کەشوهەوا بزانن. خانمی خاوەن ئوتێل داوای کتێبێکی لێکردم کە بیخاتە کتێبخانەی ئوتێلەکەوە. ناچار بووم دان بەوەدا بنێم کە جارێ هیچ کتێبێکم بڵاو نەکردوتەوە. بەڵام بەڵێنمدایە هەر کە ڕۆمانەکەم کەوتە بازاڕەوە نوسخەیەکی بۆ بنێرم. سەیرە پڕ بەدڵ حەزم دەکرد لەو ساتەدا هەموو ئەو میوانەکەمانەی ئوتێلەکە سەرسام و حەیران بکەم. ئافرین گەوجێتی. لە سەردانێکی خەمینی ئیڤیان یەکێک لە سەرچاوە هەرا گرنگەکانی ئای معدەنی لە فەڕەنسامان کرد. هێشتا هەربارانە هێشتا یەکەفتەی دیکەمان لەم کونە مشکەدا ماوە. ئەو خێزانە قەرباڵغا جانتاکانیان پێچاوتەوە و باقیتاری ئەم شەوتون بەجێ دێڵن. لەسەر خوانی بەیانی کاتێ خاولی سەرخوانەکەم کردەوە کارتێکم بینی کە ناو و ئادرسی ئەو کیژۆڵەی تیابوو. بە درێژایی کاتی شام شێو چاوی لێ نەگواستمەوە. ڕەنگی چەواو بزڕکا بوو. حەزم دەکرد چەند قسەیەکی لەگەڵدا بکەم بەڵام بەر لەوەی بتوانم لێ نزیک ببمەوە لە ڕستۆرانتەکە ڕۆشتن. ئۆتۆمبیلی ئوتێلەکە هەمویانی هەڵگرت و بەو بارانە بردنی. پەستم زۆر خەمبارم. کتێبەکەم زۆر زووتر لەوەی کە چاوەڕوان بووم دەردەچێت. قەرارە لە سینۆدا چاوا ببێ. ئوتێلەکە گرانە. هێشتا باران بەسەر دەریاچەکەدا دەبارێ. داوام کرد لیستی حسابەکەم بۆ ئامادە بکەن.